بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. پرۆژەکەی کۆمەڵ و گۆڕانویەکێتی لە پەرلەمانی عێراق بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و پێشمەرگە لە یاسای بودجەدا جێی کراوەتەوە. لێبڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش ڕای دەگەنێت جێبەجێکردنی یاسای بودجە دەتوانێت موچەی لە 175 سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق، هەروە لە هەولێرەوە مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. پرۆژەکەی کۆمەڵ و گۆڕان و یەکێتی لە پەرلەمانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم و دابینکردنی موچەی پێشمەرگە لە یاسای بودجەدا جێگیر کرا. خاڵە سەرەکیەکانی پرۆژەکەی سێلایەنەکە کە لە ناو یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2017 دەنگیان پێدرا، زامنی دابینکردنی موچەی فەرمانبەرانی پێشمەرگە کات لە کاتی جێبەجێکردنیدا. بەپێی یاسای بودجە دەبێت ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت لە چاڵگەنەوتەکانی کەرکووک ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکرێت. لە بەرامبەردا حکوومەتی عێراق موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم ئەنێرێت بەپێی داتاکانی وەزارەتی دارایی عێراق. هەروەها ئەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت لە چاڵگەنەوتەکانی هەرێم ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکرێت. لە بەرامبەردا حکوومەتی عێراق پشکی لە 170 هەرێم بنێرێت لە بودجەی ئینفاقی فعلی. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو فراکسیۆنە کوردیەکان توانیویانە حکوومەتی هەرێم و بەغداد ئیلتیزام بکەن بە جێبەجێکردنی یاسای بودجە. لەلایەکی ترەوە بۆ یەکەمین جار لە دوای ساڵی 2023 توانراوە موچەی تەواوی هێزی پێشمەرگەی لە یاسای بودجەدا جێی بکرێتەوە. فراکسیۆنی پارتی بەوەی ئەوەی حکوومەتی هەرێم لەگەڵ یاسای بودجەی عێراق نییە بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانی عێراقی کرد. ئەحمەدی حەجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق ڕایگەان لە کاتی جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق ئەتوانرێت موچەی تەواوی لە 175 سەرجەم موچەخۆرانی هەرێم بدرێت لە کاتی خۆیدا. ئەحمەد حەجی ڕەشید وتیشی 2 ساڵی ڕابردوو یاسای بودجە بەپێی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا پەسەند کرا و بەدڵی بەرپرسانی حکوومەتی هەرێم بوو، کەچی حکوومەتی هەرێم جێبەجێی نەکرد. ئێستا پرۆژەکەی سێ فراکسیۆنی کۆمەڵ و گۆڕان و یەکێتی لە پەرلەمانی عێراق لە یاسای بودجەدا جێی کراوەتەوە و ئەوەی ماوەتەوە فشاری حیزبەکانی کوردستان و خەڵکە بۆ سەر حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ڕێکەوتنەکە جێبەجێ بکات. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر بەخێر بەنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. هۆکاری دواخستنی دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ چوارشەممە چی بوو؟ ئەوەی کە بەنسبەت کورد و بەنسبەت پێشمەرگەیە تەواو یەکلا کراوەتەوە لە یاسای بودجەدا؟ سەرتا بەناوی خۆی گەورە ئەوەی کە کرا لە ناو یاسای بودجەدا فراکسیۆنە کوردستانیەکان بە عام بە تایبەت هەرسێ فراکسیۆنی بستنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیش لە کۆتاییە ینی هاوکار بوو لە گرتوگۆکاندا کە بۆ ئەوەی کە هەوڵێکی جدی بدەین تاکو ئەو کێشە سەرەکی کە هەیە لە هەرێمی کوردستاندا کە ناسراوە بە کێشەی موچە چارسەرێکی بەدۆزینەوە. هەموو ئاڕاستەکانمان یان ئێمە ئەمانج بوو، بەڵام بە شێوازی جۆراوجۆر کارمان بۆ دەکرد. یەکەمین پرۆژەکەی بستنەوەی گۆڕان ئەوە بوو کە هەوڵ بدەین ئەگەر هەرێمی کوردستان ئینزام بکەین کە ئیتیفاقیە نەوتی جێبەجێ بکات لەگەڵ بەغدایە. ئینزامەکەی چ لە ڕێگەی مەحکەمەی ئیتیحادیە بێت، چ لە ڕێگەی جۆرە نەسەکەوە لە ناو یاسای بودجەدا بە شێوازێک بێت کە ئیلزام حکوومەتی هەرێم ئیلزام بکات. لە بەرامبەر ئەوەش حکوومەتی ئیتیحادیش ئیلزام کات بەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ.
ئەڵبەت وهیچیش تریش لە ینی تەرحەکانی ئێمە لە ڕێگەچارەکانی ئێمە ئەگەر ئەمەی سەری نەگرت ئەوە بۆ پارێزگاکان هەبێ ڕاستەوخۆ مامەڵەی دارایی لەگەڵ حکوومەتی اتحادیا بکەن واتە داهاتەکانی خۆیان من تەسلیم بەغدا بکەنەوە و بەشەبوزی خۆیان بەپێی ئەو موچە خۆرانێکە کەونەوە پارێزگایەوە و هەموو ئەو بودجە تەشغیلی و ئیسtisمارانێکە بۆ ئەو پارێزگایدا ئەندرێت بەرانەکەوەی وەربگرن. ئەڵبەت ئەمە مستەحیل نەبوو و دەستوری و قانونی بوو بەڵام کۆمەڵی ئیسلامی بە جددی لەگەڵیا بوو و یەکێتی نیشتیمانی سەرتاوتی لەگەڵیان بەڵام 2000 کە چوینە بابی عملیەوە یەکێتی نیشتیمانی دوورایی تیا دروست بوو دوای وردە طرحێکی تریان هێناوتیان ئەم تەرحا ئێمە ناتوانین ئینتیزامی پێوە بکەین مۆزۆی پارێزگاکان طرحێشکان هێنا ئەویشەوە بوو کە 300,000 بەرمیل نەوتی کەرکووک طبعا دوو جۆر نەوتدانراوە لە ناو یاسای بودجە 300 کەرکووک 250 هەرێمی کوردستان 300ەکەی کەرکووک بەرامبەر بکرێت بدرێ بە حکوومەتی اتحادی لە بەرامبەر ئەوەدا کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات دیاریمان نەکرد بوو کام موچەیە بەڵام 2000 لە مناقەشاتە هاتنە سەرەوەی کە ئەوانەی کە لە لای حکوومەتی اتحادی تەزیل کراون واتە نزیکەی ئێمە 600,000 فەرمانبەرمان لای حکوومەتی اتحادی تۆمار کراوە و ئێستاش لەوانەیە پێی ینی بەیاناتی زیادکردن ئەو ڕێژەی زیادکردنە نزیکی بگاتە 750,000 کەس. بەڵام لە کاتی گفتوگۆدا تەمان ئەمە ئیشمان بۆ کرد کۆمەڵی ئیسلامیش وتی ئەم تەرحەمان پێ باشە کەواتە هاتنە سەرەوەی کە ئەم تەرحەیەکێتی سەر نەگرێت ئەنجاوێنەوە سەر تەرحەکەی خۆمان ئێمە کۆمەڵ وا ڕێکەوتین. دوازاریشەوە بوو کە هەمومان هاتین هەنی ئێمەوەمان قسە کرد کە ئەم دوو تەرحی ئێمە و یەکێتی تێکەڵاو بکرێ دوو پێشنیارە بە شێوازێک بێکە هەموو ئەگەرەکان لە پێشچاو بکات ئەگەر ئەمەش سەری نەگەر بچینەوە بۆ ئەوی تریان. طبعا لە کاتی ئەمە ڕای ئێمەیە بەڵام کاتێک کە تۆ گفتوگۆکەی لایەکانی تر لە بەرامبەرە و گفتوگۆشی دوور و درێژەکەی توانیمان لە ناو لیژنەی دارایی دوو تەرح بچەسپێنین ئەو دوو تەرحەش ئەو بووکە ئەم 300,000 بەرمیل نەوتە بەرامبەر بکرێت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە حکوومەتی اتحادی تۆمار کراون 250 ترشی هەر هەرێمی کوردستان تەسلیمی بکاتەوە بەڵام لە بەرامبەردا حکوومەتی اتحادی تەکمیلەی لە سایە 7 بۆ هەرێمی کوردستان بنێرێت. دەنگیشی سەردرا ناو لیژنەی دارایی بەڵام کێشە دروست بوو کە کێشە دروست بوو ئەوشەوە بوو بە تایبەت دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی پێشنیانی نردوو داوای ئەوەی کرد ئەم 300,000 بەرمیل لە پێشە تەخوینیانە کردین پێیان وا بوو کە ئێمە کەرکووکە ئەرزان فرۆشەکەی نەیدینەوە بە حکوومەتی اتحادی بەڵام دوای حکوومەتی هەرێم خۆی هاتە سەر ئەم قەناعەتە وتی باشە بەڵام با کێشەکەی نەوت بوو 300ەکە 150 ئابانەوە بای حەسەن بێ 150 جەبور و چڵگەنەوتەکانی ئەوانەی کە بەس کۆمپانیای نەوتی باکوورەوەن. عەرەبەکان ئەمەیان قبوڵ نەبوو دوجار ئیتر بوو بە کێشەی ئەوەی کە گفتوگۆکە درێژەی کێشە بەشێک لە شیعەکان هەستیان کرد کە ئەم تەرحاوە ئاکات پارێکی زیاتر بنێرن بۆ هەرێمی کوردستان بۆیە بە تایبەت حەیدەر عیبادی بێزگە لە هەندێک معادلاتی سیاسیش هەبوو کە کاریگەریە بوو حەیدەر عیبادی هەستمان کرد پاشەخشەی کرد لەم تەرحە وەک چەند کۆبوونەوەیکی هاوپەیمانی شیعەکان کرا دوجار هەستمان پاشەخشە کرد ئێمە بەردەوام بووین لەسەرەوەی کە هەرچۆنێ بێ بگەینە حەلێک بەڵام لە ئەنجامی وتوێژە حەلێک هاتە پێشەوە حەلەکە بەم شێوەیە بوو بێژگە لە قەزەی پێشمەرگە لە موچەی فەرمانبەراندا دوو تەرحی مۆزوعی ڕادستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیای سۆمۆ تەنها داڕشنەکەی فەرقی کردووە لەگەڵ ساڵەکانی پێشووە بەڵام واتە هەر ئەبێت 250کە لەگەڵ سێسەکە دەستمی کۆمپانیای سۆمۆ کاتەوە بیداتەوە بە حکوومەتی اتحادی لە بەرامبەر ئەوەیە حکوومەتی اتحادی ساحەفەکە بنێرە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە بەشێک لە ینی فەقەرێکی بۆ زیاد کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام دەکات بەوەی کە پێش هەموو خەرجەکانی تر خەرجی موچە و هاوکاری کۆمەڵایەتی ئەم تاوان لە بڕگەی سەی مادەی دەیە هاتووە خەرجی موچە و هاوکاری کۆمەڵایەتی بنێرێت خەرجکە بۆ لە بودجەی تەشغیلی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمە ئەگەر لە بڕگەی چوار هاتووە ئەگەر هەرێمی کوردستان ئەمەی نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بۆ حکوومەتی اتحادی هەیە واتە بڕگەی 1 و 2 و 3 جێبەجێ نەکرد بۆ حکوومەتی اتحادی هەیە کە ئەو کاتە
التزامەکەی خۆی جێبەجێ نەکە. سپاس دەکەم کات دواتەکرم و لای بەڕێز سپاس دەکەم ئەگەر بچینە هەولێر لای مامۆستا سەلی مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بەو یاسای بودجەی 2017 ئەوەی کە ئێستا بنسبەت کوردەوە ئەو مادانەی کە بەنسبەت خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە جیان کراوەتەوە جیاوازیان چێت لەگەڵ ساڵانی ڕابردەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان لە 2 ساڵی ڕابردوودا لەگەڵ بەرپرسانی بەغدا لەسەری ڕێککەوت و لە یاسای بودجەشدا جێی کرابەوە. خی بەخشندەی میهرەبان سڵاو ڕێزمان بۆ بەڕێست و بۆ مامۆستا ئەمین و بۆ هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست لە ڕاستیدا لە ساڵانی ڕابردوودا پەرلەمانی عێراق یاخود نوێنەرانی کورد لە بەغدا ڕۆڵێکیان نەبوو لە داڕشتنەوەی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ بەغدادا دەکرێت ئەوانەی کە ئێستا پێیان وایە بۆ چوونەکەی ئەوان جێبەجێ نەکراوە ویجهە نەزەرەکەی ئەوان تەسبیت نەبووە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەگلەی ئەوەمان لێ دەکا کە وە داوای لێکردوین کە دەنگ بۆ پرۆژە یاسایە نەدەین لە ساڵانی ڕابردوودا سەرۆکی حکوومەت و چەند کەسێکیشی لەگەڵ خۆی دابردووە لە بەغدا کۆبوونەوەی کردووە بەبێەوە یەک ئەندام پەرلەمانی کورد ئاگادار بێت لە چۆنیەتی اتفاقەکە لە پاشان لە ڕاگەاندنەکانەوە ئێمە بیستمانەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوتووە لەسەر ئەوەی کە 550,000 بەرمیل بە کەرکووک و هەرێمی کوردستانەوە ڕادستی شەریکەی سۆمۆ بکرێت و حکوومەتی عێراق بکرێت لە مقابلە ئێمە پشکی 170 موازنەی 2015 بەدەست بێنین بەڵام لە نەتیجەدا ئەوە جێبەجێ نەبووە جا بەشی زۆری ئەو حاڵەتانش حکوومەتی هەرێم بۆ خۆی پابەن نەبوو پێیەوە ئێمە کاتێککە دەبینین لە ئێستادا ئەم جارەش بە هەمان شێوە ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نزیکەی 30 ڕۆژ زیاتر دەبێت مسودەی موازنەی 2017مان ناردۆ بۆ ئەنجومەنی وەزیران ئاگادارمان کردوونەوە کە بۆ ئەو ساڵ ئێوە پرۆژەتان چییە و پێشنیارتان چییە و ڕێکەوتنتان چیە پێمان خۆشە ئاگادارمان کەنەوە چکە بەتایبەت ئێمە بڕیاردەرێکمان هەیە لە لیژنەی دارایی و بۆی بتوانین بەرچاومان ڕوون بێ و کاری لەسەر بکەین بەڵام تاوەکو ڕۆژێک پێشی تەستیقی موازنە حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتۆتە سەرخەت و هیچ وەڵامێکی پرۆژەکەی ئێمەی نەداوەتەوە هیچ وەڵامێکی ئەو چۆن دەڵێ ڕیسالەی ئێمەی نەداوەتەوە کە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە لە نەتیجەدا هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان حتا وەکو یعنی فراکسۆنی پارتیش عنی ئەوی پێ باش نەبووە کە بە هەمان نەمەتی ساڵانی ڕابردوو بڕوە بەڵام لە نەتیجەدا ئەو چوار فراکسیۆنی کە ئێستا بەو شێوەیە خۆیان کردو بە خاوەنی ئەو ویچە نەزەڕە یاخود ئەو پرۆژەی کە ئێستا دەنجی لەسەر دراوە لە نەتیجەی بێهیوا بووم بووە لەو ئیتفاقی کە لە ساڵانی ڕابردوودا هەبووە ساڵانی ڕابردوو بەو شێوەیە بوو ئەگەر بێت و 300,000 بەرمیل لە چێلگەنەوتیەکانی کەرکووک و 250,000 لە هەرێمی کوردستان ڕادستی حکوومەتی ناوەند بکرێەوە ئەویش لە مقابلدا پشتی 170 بدا بە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەومان نەدیوە و ئێمە لی بێ بەش بووین و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچیان نەدیت بۆیە ئەوەی ئەو ساڵ کراوە لە سێ سیغەی سەرەکی پێکاتوە کە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان 300,000 بەرمیل ڕۆژانە لە کەرکووک لە چێلگەنەوتیەکانی کەرکووک ڕادستی حکوومەتی عێراق بکاوە شەریکەی سۆمۆ بکا بیزات و 250,000 بەرمیل بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان ڕادستی شەریکەی سۆمۆ بکرێ لە مقابلدا حکوومەتی عێراق بتوانێت موچەی خۆرانی هەرێمی کوردستان یاخود ئەو پشکە بنێرێت کە لە نەتیجەدا حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بۆ چۆن دەڵێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەکاری بێنێ و لە کۆتاییشدا هەر کەسێک لەو دوو تەرەفە پابەن نەبێت بتوانرێ لە محکەمەی ئیتیحادی ئەو کەیسانە ئێگلا بکرێتەوە ئەو قەزیە حل بکرێ و چارەسەر بکرێ واتە محکەمە بۆ حەسمکردنی کێشە و نیزاعەکانی بینی هەرێم و بەغدا وەکو تەرەفێکی سیادی لە عێراقتا بتوانێت کێشەکە چارەسەرکە بەڵێ زۆر باش مامۆستا بەڕێزت پێشتر باس لەوە کرد کە پێشتر حکوومەت گرەیە بوو کە پرۆژە یاسای بودجە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تاوتوێ نەکراوە بەڕێز وتت کە ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ
ئەنی مانگێک لەمە و پێش داوای ڕێی حکوومەت هێرێمتان کردو لەسەر بودجەوانی هیچ وەڵامێکیان نەبووە تا ڕۆژێک پێش پەسەندکردنی یاسای بودجە هۆکاری چی بووە کە لە ماوەی بێدەنگ و دواتر داوا دەکەن کە دەنگ بە یاسای بودجە نەدرێت. ئێمە بەڵێ بە کتابێکی ڕسمی لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕادستی نووسینگەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە کە ئێمە پێمان باشە ئەوەن ساڵ بەو شێوەیە موازنەی حکوومەتی ئیتیحادی ئەوەندەیە و پێویستە ئێوە بۆ ئەو ساڵ ئەو بۆچوونەتان هەبێ یاخود پێشوەختە پێمان بڵێن بۆی ئێمە بتوانین پشک و بەشی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد جێگیر بکەین و ماوەیەکی زۆرمان لە بەردەستدا بێ نەوەک ئەتو ڕۆژێک بمێنێت تەنها بۆ بەیانی کە دەنگدانە داوا بکەی بەوەی کە ئەندامانی کورد بگەڕێنەوە بۆ هەولێر تاوەکو قسەتان لەگەڵ بکەین یاخر بخۆی مەجال نەما کات نەما باشە ئێمە مانگێکە خطابی تۆمان کردو داوامان لە تۆ کردو بۆ جوابت نییە بۆ وەڵاممان نادەیەوە بۆ هیچ پێشنیارێکت نییە بۆ هیچ اتفاق و ڕێکەوتنێکمان بۆ نانێری بۆ لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کە دەزانی ڕۆژێک دادێ ئێمە موازنەی 2017 دێتە پێش خۆک و حکوومەتی هەرێمی کوردستان نییە نە پەرلەمان بێ و نەداهات دیار بێ و چۆن دەڵێ نە هیچ جۆرە ئینفاقێک دیار بن نە ئیرادات و نەخیتامی دەبێت دیار بێت دەبێت بزانین چەند ئیراداتە چەند ئینفاقە چەند سەرف دەکرێت و لە نەتیجەدا لێپرسینەوەی لەسرە جا بۆیە کاتێک کە ئەوان نەبوو بەو شێوەیە وەلە ئێستادا بۆ دەپرسی لەبەر چی وا دەکا لە ڕاستیدا بابەتاوەتی وردی کەینەوە لەو ئیتیفاقەدا حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی نوێی پێ نییە وە گلەیەکی ڕوونیشی نییە تەنها ئەوەندە گلەی هەیە کە دەڵێ ئێوە داوای 300,000 بەرمیلتان کردووە لە کەرکووک لە کەرکووکە لە ئێستادا 480,000 بەرمیل ڕۆژانە دەردەهێنرێ لە چێرگەنەوتیەکان 280,000 لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە 120,000 لەژێر دەسەڵاتی حکوومەتی عراقیدا بە شەکەی دیکەشی بەو شێوەیە تەوزیع بووە لە کەرکووکە ئەو دەڵێت پێویستە بەڕوونی بڵێن 150,000 بە 150,000 لە نەوتی کەرکووک ڕادستی شەریکەی سۆمۆ بکرێواتە ئەوەندەی کە لەژێر دەسەڵاتی پارتیدایە بۆ بیزات لەو منتیقانەی کە لەو چێلگەنەوتیانە 150,000 دەربهێنرێ ئەوەکەی دیکەش کە 120,000 حکوومەتی عراق بەسەریدا موسەیتەرە بە هەمووی بکرێتە یەک و ئەوە بەیەک حیساب بکرێت ئەوە یەکێکە لە گلەیەکانی و حکوومەتی هەرێمی کوردستان کە بە نەتیجە ئێمە پێمان وایە کەرکووک هەمووی یەک مەشروعاوە پێویستە هەمووی بەیەکەوە تەماشا بکرێت و ئەمە چ عیلاقەما هەیە بۆ خۆتان دوای ڕێکەون ئەوە لەکوێ دەردەهێنی و لە کامبیرێت تەسلیم دەکرێت بۆ لە نەتیجەی ئەوەی کە چەند بەرپرسێک باڵا دەستن لە کەرکووکدا یاخۆت لەوەی کە چەند بیرەنەوتێکیان لە بەردەستدایە بەو شێوەیە فەشەل بە ئیتیفاقیەک بهێنن کە موچە خۆرانی هەرێمی کوردستان لە نەتیجەدا باجەکەی بداوە ئەوان بێ بەش بکرێن وە لە هەمان کاتیشە حکوومەتی عێراق لەو ئیتیفاقە نوێدا شتێکی نوێ هەیە ئەوە جودایە لەوەی کە پێشتر وەکو مامۆستامین ئیشارە پێدا کە تەنها ئاماژە بوو بۆ موچەی 700,000 موچەخۆر کە لە وەزارەتی دارایی حکوومەتی عراقا ناویان تۆمارکراوە بەڵامەوەی ئێستا بەو شێوەیە نیە بە تێک ڕای موچەخۆرانی هەرێمی کوردستان ناویان هاتووە و نقطەیەکی گرنگیش هەیە لە ساڵانی ڕابردوودا ئەو ئیتیفاقە هەر کەس پابەند نەبا پێیەوە ئەوە لایەنەکەی دیکەش لە مقابلدا بۆی هەبوو پابەند نەبێ پێیەوە بەڵام لە ئێستادا ئەگەر هەبێ لایەنێک پابەند نەبێ پێیەوە لایەنەکەی دیکە بۆی هێش کاتی لێ بکە و ئەگەر هات و هەردوو لایەنەکە پابەند نەبوون لەبەرەوەی هاوڵاتی تەرەفە تێیدا هەر فەرمانبەرێکی هەرێمی کوردستان بۆی هەیە شەکوابکە لە مەحکەمەی ئیتیحادی بۆی بتوانێ موچەکەی خۆی بەدەست بێت. بەڵام سپاس دەکەین دواتە گەڕێنەوە لای بەڕێستان کاکتۆر ئەگەر بگرم بۆ لای بەڕێز سەبارەت بەو کێشەی کە پارتی و حکوومەت هێرێم لەگەڵ یاسای بودجەیانە بوو چی بوو ینی بەڕوونی کێشەکە لەسەر چی بوو کێشەکە لەسەرەوە بوو کە دەڕەچاوی داواکاری خەڵکی کوردستان نەکراوە یاخود کێشەکە لەسەر شتێکی تر کێشەی حکوومەت هێرێم تەنها ئەوە بوو ئەترسا ناچار بکرێت التیزام کە بە یاسای بودجەوە چونکە ناوێت التیزام کە وایە بەسەر بەخۆینەوە بفرۆشێ و پارەکەشی کەس نازانە بۆ شوێ بە و وەزی خەڵکی هەرێمی کوردستانیش بۆ شوێ بمێنێتەوە ئەوەی کە کێشەی خەڵک بێت لای حکوومەت نییە چۆن ینی من پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی خەڵکی هەبێ و خەمی موچەخۆرانی هەبێ و گەر نایتوانین چارەسەری بکات باشە کێشەی چی بوو لە هەموو داتا زانیاریەکان چ ناوخۆیی چ دەرەکی چ ینی کەسێک ناتوانێت بڵێ داهاتی هەرێمی کوردستان بەشی موچەی موچەخۆران ناکات
لەوانەیە سوء ئیدارە هەیە خراپەکارهێنانی سەروەتی گشتی و داهاتی گشتی هەیە بەشی لێ ئەدزرێ هەرچیەکە ئەو حکومت مەسئولیەتی حکومەتە ناتوانێ ئەمە چاکە با دەواز لە حکومەتدارەتی بێنێ چۆڵێکە بۆ خەڵکیی تر کە بتوانێ ئەمە چارەسەرکە کاتێککە ئەمە ناکات مەسئولیەتەکە بێ هەڵگرێ ئەمە کێشەی حکومەتی هەرێمی کوردستانە کە دەست بەرداری سوڵتا هەبێ بەردەوامیش بە فیرۆدانی سامانی گشتی و چارسەرنەگرنی کێشەی خەڵک و نەدانی موچە و لەم لایشەوە دەستبەرداری دەسەڵات نابێ و هەموو هەوڵێکی ڕەتەکاتەوە کە بێتە هۆی ئەوەی کە دەسەڵاتەکانی بەسەر نەوت و داهاتە کەم بێتەوە هەرێمی کوردستان ئێستا لەلایەن ینی لایەنێکەوە یان دوو لایەنەوە بەڕێوە دەبرێ بەڵام کۆمەڵە خەڵکی بە ئەژمار دەسەڵاتیان هەیە بەسەر بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و تەحەکومکردن بە قووت و چارەنووسی ئەم هەرێمەوە ئەمە وای کردووە ئەم کۆمەڵە خەڵکێکی ئێستا تەسەڕۆف بە هەموو ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانەوە ئەکەن لە ڕێگەی دەست بە سەراگرتنی داهاتی نەوت و سەراگرتنی مەلەفی نەوتی و مەلەفی مالیداراییەوە نارێ ئەم مەلەفیان لەدەست دەرچێت چونکە بەهۆی ئەم مەلەفەوە دەستیان گرتووە بەسەر ینی دەستیان خزۆی بینەقاقای هەموو خەڵکی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بوو هەر ئەم پەیامی حکوومەتی هەرێمی کوردستانیش کێشەی بۆ ئێمە دروست کرد سەربوونەوەی لایەن شیعەکان دروست کرد ئێستا چییە بێ طبعا من لە ڕاستیە لەوانەیە زۆر هەندێک برادر هەیە باسی زۆر گەشتبینە من ئەڵێم هەوڵێکمان لەسەر شام بوو بەرامبەر بە تایبەتی بە موچە خۆران وعدمان بە مامۆستایان بە موچە خۆران بە فەرمانبەراندا کە کاریان بۆ بکەین تا توانیومانە کارمان بۆ کردوون هەندێک ڕێگری هەیە بەڵام تا ئەوەی کە پێمان کراوە چونکە هەموو عملیەکە لای ئێمە نییە بە خەت بینوسینەوە بڵێن ئەمەمان چەسپاند ئەمە دانوستانە ئیتر مفاوەزەیە پرۆژەمان هەبووە پرۆژەکەی ئێمە وەکو بستنەوەی گۆران بە تاواتی نەچەسپاوە بەڵام بەشە ئیلزامەکەی لەچەسپاوە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەشی هێنا بۆ 300,000 بەرمیلەکە نەچەسپا نەمانتوانی بیچەسپێنین بەڵام هەر ئەوەندە توانیمانە 250,000ەکە لەگەڵ سیاسەکەیە هەردووچیان هەر پارتی بڵێن حکوومەتی هەرێم ئەیفرۆشێ بەڵام ئیجبار کراوە وەکو ساڵی پێشووتر داهاتەکەی بژێرتەوە ئەوەی فەرقیە ساڵی پێشتر لە 1 دقات بوو ئەم جارە یەکەیان بە دەقێک هاتووە بەڵام ئەوەی کە کراوە ئەوەیە کە حکوومەتی هەرێم ئیجبار کراوە لە یاسای بودجەدا کە بە پێی بڕگەسێ کە ئەولەوێتی خەرجەکانی ئەبێ بۆ موچەی فەرمانبەران بێت بەڵام بەچێ بە پێی خشتەیەک کە پێی دەوتێت خشتەی ها لە یاسای بودجەدا لە پرۆژە یاسای بودجەدا خشتەی ها باسی چۆنێتی خەرجکردنی موچەی فەرمانبەران دەکات بە پێی یاسا کۆنەکان واتە پێ ئەو یاسایی واتە ئەو سیستەمی پاشەکەوتە جێبەجێ ناکرێت کە هەیە تەنها یاسای بودجێ عێراق جێبەجێ بکرێت سیستەمی پاشەکەوت لە کوردستان نابێت بە پێی سیستەمی پاشەکەوت بێت هەڵدەوەشێتەوە سیستەم ئەبێ هەڵبوەشێتەوە ئەوەی کە ئەتوانرێت ببردرێت لە فەرمانبەران تەنها 3.8 لە سەدا 3.8 بەڵام چونکە لە یاسای بودجێ لەم فەرمانبەرانی عێراق بردرێت بڕگەی چوارەمیشی ئەگەر هاتوو ئەمەی نەکرد شتێکەیە تاوانەبێ بگەڕێنەوە بۆ دەستور لە دەستورە لە مادەی 93 لە بڕگەی سێ کە باسی اختصاصاتی محکەمەی اتحادیەکە طبعا قەرارەتی محکەمەی اتحادیە بەپێی مادەی 94 دەستور باتە هیچ لایەنێک لە عێراقا نە حکوومەت نە پەرلەمان نە هەرێم نە محافەزە ناتوانێت بڵێ ئەم بڕیارە جێبەجێ ناکەم بەپێی بڕگەی سێ لە مادەی 93 اختصاصاتی محکەمەی اتحادی لە دەستوری عێراقیە هاتووە ئەڵێ هەر کێشەیەک دروست ببێ لە ئەنجامی جێبەجێکردنی یاسایەکی عێراقی اتحادی یاخود ئیجراءاتیشی اتحادی یاخود تعلیماتیشی اتحادی ئەوە بۆ حکوومەتی اتحادی یا هەر لایەنێکی فەرمی یا هەر هاوڵاتیەکی زەرمەند هەیە کە داوا لە بەردەمی محکەمەی اتحادی بەرزکاتەوە بەپێی ئەم دەقە بێ ئەم دەقە دەستوریە بێ حکوومەتی اتحادی هەر هاوڵاتێکە هەرێمی کوردستان موچەکەی نادات چونکە موچەکەی بووەتە بڕگەیەک لە یاسای بودجێ اتحادی کاتر لە یاسای هەرێم دەرچوو بۆتە بڕگەی لە یاسای بودجێ اتحادی بەپێی ئەم دەقە بێت هەر هاوڵاتێک هەر فەرمانبەرێکە هەرێمی کوردستان موچەکەی وەکو خۆی نەدایە ئەتوانێت بچێت بەردەمی محکەمەی اتحادی لێ بگرێت پێم وایە ئەگەر هەرێم ماوەیەکیش بڵێت من نادەم بە قەرارەتی محکەمەی اتحادی ناتوانێت من نەدات چونکە ئەو کاتە
تووشی گرفتی گەورە بێ و هەر بڕیارێک دەربچێت لە دادگای اتحادیەوە حکوومەت تێرێم ناتوانێت جێبەجێ نەکات ناتوانێت جێبەجێ نەکات چونکە سەیری شتێ بکەین ئێمە ڕاستە ئێستا ئێمە پشتمان بە ئەمری هەرێمی کوردستان دایم پشتی بە ئەمریکی واقع بەسەوە بۆ بەڕێوەبردنی کارەکەی زۆرجار دەستور ناخوێنێتەوە زۆرجار التزاماتی یاسایی خۆی ناخوێنێتەوە زۆرجار ڕێز لە یاسا و سەروەری ئێستا ناگرێتەوە ئێستا ئەبینین لایەنێک پەرلەمانی تعتیل کردووە و مواسەیەکی تەشریعی تعتیل کردووە بەڵام ئەمە بەتایبەت کە بوو بە قەرارەتی مەحکەمەی اتحادی قووی دەستوری هەیە و قەرارەتانە واتە ئەو تەسەڕوفای بێ ڕابگیرێ ئەگەر ڕانەگیرێت لایەن نێودەوڵەتەکان خۆیان ئەوانەی کە بەتایبەتی خۆیان بەڕاعی وەزعی عێراقی ئەزانن ئەوان ناچاریان دەکەن کە ئەبێ ئیلتیزام بکەن بۆ چونکە ئەگەر دەستور ڕێزی نەگیرە و قەرارەتی مەحکەمەی اتحادی ڕێزی نەگیرە ئەو کاتە پاشاگردانی لە عێراق دروستە بێت کە بۆ ئەوە خەتەرە. بەڵێ سوپاس دەکەم کەوتە دواتە گەڕینەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورتمانەیە دواتە گەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتە نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەساگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بۆی کە پێشتر بەڕێستان باستان لەوە کرد کە حکوومەت تێرێم لە پێش پەسەندکردنی بودجە ڕێنمایی نردبوو ئیشکالی حکوومەت هەرێمی کوردستان لەسەرەوە بوو کە 150,000 بەرمیل لە نەوتی کێڵگە نەوتەکانی کۆمپانی باکوور و 150 لە کێڵەکانی هەرێمی کوردستان بێت. بەڵ دواتر دەگەڕێنەوە لای ماوەسا کاکتۆر ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەڕێستان باسی دادگای فیدراڵیتان کرد. دادگای فیدراڵی کە بەرە زووتر بڕیارەکانی حکوومەت هەرێم ناتوانێت جێبەجێ بکات. بۆ نمونە ئەگەر هەرێم پابەند نەبوو بەپێی یاسا دادگای فیدراڵی دەتوانێت چ ڕێکارێک بەرامبەر هەرێمی کوردستان بگرێتە بەر. دادگا جێتێکی تەنفیزی نییە جێتێکی قەزاییە ئەو قەرارەکەی دەرکرد بەڵام عاتەوەکە پێم وتی هیچ لایەنێکی ئەو کاتە ئەبێتە مەسئولیەتی هەموو لایەنەکان لەسەر جێبەجێکردنی بڕیارێکی مەحکەمەی اتحادی قسە بکەن چونکە ئەگەر بڕیاری مەحکەمەی اتحادی جێبەجێ نەکراواتە دەستور جێبەجێ نەکرا. بۆ دەسەڵاتی چییە لە ڕووی یاساییەوە دەرکا بەرامبەر هەرێمی بۆ نمونە ئیلزامیەکە کە بێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بدا یاخود نظامیەکە کە بێت داهاتەکانی خۆی بەو شێوەیە بگەڕێنەوە بە حکوومەتی اتحادی. يعني قرارات ئەگەر بیدام قراراتانە تەمەنەوە کاتە داواکە ئازانە جۆری داواکە و جۆری قرارەکە ئازان. بەڵام من ئەمە شتێک زۆر باشە بەست بەڕستان ماستەرتانە لە یاسای دەستوری بەپێی یاسا ینی ئێستا بۆ نمونە دادگای فیدراڵ دەتوانێت نەوتی هەرێم بۆ دەرەوە ڕابگرێت دەتوانێت فڕۆکەخانەکان
خاڵە سنووریەکان بڕێریم کوردستاندا بخات ئەو دەسەڵات هەیە لە ڕووی یاساییەوە وەکو دەرکردنی بڕیار دەسەڵاتی تەنفیزی دەرناکە چونکە ئەو کاتە تاعتیە بێ بەڵام قەرارێک دەرەکە بە ئەوەی کە ئەبێ ئیلزام بێت بەوە ئەوە بکە عتەن چونکە ئەو قەرارە کە تۆ باسێکی قەراری سلبیە کە قەراری سلبی بوون منە تعدیلکردنی فڕۆکەخانەیەک پێم وانێ پێشینێکی لەم جۆرە نەبووە لە قەراری محکەمەی اتحادیە و ئەمە کاریگەری هەیە بۆ سەر داهاتی گشتی و بۆ سەر وەزعی گشتی کە لەوانەیە محکەمەی اتحادیە ئەمە نەکا بەڵام ئەوەی کە دەیکا لە قەرارەکەی لەوانەیە لەسەر سفەی ئیجابیە بێ واتە ئیلزامی هەبێ ئیلزامی هەرێم کە بێ ئەوە بکە وەگەرەوە نەکە ینی بنوم دەتوانێت ڕێکاری وەرەمەرە پرسانی هەرێم بگرێتە بەر محکەمەی اتحادیە وتم جێژی قەزایی قەزا زۆر باشە زۆکو بڕیار دەتوانێت چ بڕیارێک لە ڕووی یاسایی منە بڕیارێکی دەریەکە کە بێ هەرێمی کوردستان ئیلزام کە بە پێدانی موچەی فەرمانبەرە بە پێی خشتەی فڵان یاخۆت بە سیستەمی باش ئەگەر نەیکرد ئەو کاتە ینی تەنها محکەمەی اتحادی خۆی نا ئەوە سوڵتەی تەنفیزی حکوومەتی اتحادی سوڵتەی تەشریعی حکوومەتی اتحادی هەرچی موەسساتی نێودەوڵەتیە وڵاتانی ئەوانەی کە چاودێری وەزعی عراقی دەکەن یاخۆی بە جۆرە پەیوەندی هەڵپەیمانیتیان لەگەڵ عێراقا هەیە هەموو ئەمانە دێنە سەرخەت چونکە جێبەجێنەکردنی بڕیارەتی محکەمەی اتحادی واتە جێبەجێنەکردنی دەستوور کە دەستوور جێبەجێ نەکرا واتە ئیتر وەزعی عێراقی دەستی لێ بشۆ سپاس دەکەم خەتەرێکی گەورەتەگەرم وڵای بەڕێزکاتۆر ماوەساگەر بگەڕێنە وڵای بەڕێستان پێشتر بەڕێستان باسان لەوە کرد کە حکوومەت هەرێم ڕۆژێک پێش پەسەندکردنی بودجە داوای کردووە کە دەنگ بە یاسای بودجە نەدرێت کێشەی حکوومەت هەرێم لەسەر نەوتی کەرکووک ینی لەسەر چی بوو لەسەرەوە بوو کە ئەو 150,000 بەرمیل نەوت لە سنووری دەسەڵاتی بڵێن کێڵگەنەوتەکانی کۆمپانیای باکوورە 150 تریش لە سنووری کێڵەکانی ئاڤانە و بای حەسەن بێ ینی کێشەکەی حکوومەت هەرێم لەسەر ئەوە بوو ئێمە پێمان وایە لەبەر ئەوە بوو یعنی ئەگەر هۆکارێکی دیکە هەیە با باسی بکەن ئەگەمادام وایە کەرکووک بڕیارە هەمووی یەک چۆن دەڵێ بەیەک شێوە تەعاملی لەگەڵ بکرێەوە ئەگەر چەند کەسێک باڵا دەست نین بەسەر چێلگەنەوتیەکانی کەرکووکدا لەبەرچی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەو ڕوونکردنەوە بدا لەبەرچی پێی وایە دەبێت 150,000 بە 150 بەڕای بەرز ئێستا شینەکەی حکوومەتی هەرێم بۆ مەسلەی قوتی خەڵک و ئەوەی کە لە یاسای بودجە جێی نەکراوەوە یاخود بۆ مەسلەی نەوتەکەی ئەوەی کە بەڕێز وتت کۆمەڵێک خەڵک سوودمەند لەمانەوەی نەوتەکە بەم شێوەیە دەزانی چۆنە حکوومەتی هەرێمی کوردستان حاڵ خاڵی نیە لە دوو ڕێی دەبێت چی بگرێتە بەریان دەبێت خۆی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستە بەرکە کە ئەوەی پێ نەکراوە و خۆشی دەڵێ پێم ناکرێ خۆشی دەڵێ ئەگەر بێت و نەوت ببێ بە چۆن دەڵێ 1 ملیۆن بەرمیلیش بفرۆشین هەر حاڵمان بەو شێوەیە دەبێت ئەگەر بەرمیلێک سعری بەرز بێتەوە بۆ $100 هەر حاڵمان بەو شێوەیە دەبێت ئەوە وای کرد بەڕاستی ئێمەی بێهیوا کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بێئومێدی بوو هەر ئەوە وای کرد کە بەڕاستی لایەنەکان وەکوت لە سیاسیەکان لە بەغدا هەڵبستن سیغەیەکی دیکەی نوێ ببینەوە کاکە دیراسە لە هەرێمی کوردستان پەکی کەوتووە بە تایبەتی لە دەڤەری سلێمانی و لە هەولێریش بە هەمان شێوە زۆر لاواز بووە و دەوامی دام و دەستگاکان چۆن دەڵە بە شێوەیەکی زۆر ناتەندروست دەڕوا بەڕێوە ئەوە پاڵی ناوی کێمە بە دەنگی خەڵک چوینەوێ دەبێت سیغەیەکە ببینینەوە ئێخۆ پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی چۆ ئیتیفاقی کردووە خۆی یەک ئەندام پەرلەمانی عێراق ئاگاداری جۆری ئیتیفاقەکە نەبووە باشە بۆچی ئەو جێبەجێ نەکرا بۆیە بە مەجبوری لە ناچاری هەڵبستین ئێمە دەرجەیەک ببینینەوە چۆن دەڵە دەرگایەک ببینێنەوە بتوانین
موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەستەبەر بکەین ئەوەی کە ئێستا کردومانە هەموو تموحاتی ئێمە نییە هەموو خواستەکانی ئێمە تێدا نەهاتوتە جێ بەڵام بەشێک لەوەی کە لەسەر شانمان بۆ توانیمانە بە شەڕی حیوار و بە شەڕی دیبلۆماسی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی عێراقدا بگەینە ئەو ئیتیفاقی کە ئێستا دەنگمان لەسەری داوە لەوەی زیاترمان پێ نەکراوە یعنی ئەوەی کە کراوە بەڕاستی جوهدی یەکریزی هەمومان بووە بەڵام پاشەکشەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەنجی پێمەدا یعنی فەرمو کە دەنجی پێنەدەم لە مقابلدا تۆ چیمان بۆ دەکەی تۆ چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەی نەک هەر دەنجی پێمەدە و ئێت و تەنها هەر دەست بەرزکەی و دەست بینە خوار نوێنەری خەڵک نابێ وابێ دەبێ بەڕاستی پرسیاری هەبێ دەبێ بڵێ فەرمو باشە ئەگەر ئێ من دەنگم پێنەدا هاتمە دەرەوە تۆ چی دەکەی بە تایبەتی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان یعنی لە کاتێکا کە هۆڵی پەرلەمان داوا بکەیت بە جێبێڵی بڕۆیە دەرێ ئێمە توانیمانە بە حیوار و گفتوگۆ بڕگەیەک تەسپێت بکەین کە لە نەتیجەدا دەمێنێتەوە بۆ اتفاقی نێوان وەزیری چۆن دەڵ وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن کە ڕاتبی موچەی پێشمەرگەی کوردستان زامن بکەن کە وشەی یەفمەنومان تێدا داناوە کە لە ڕووی قانونیەوە زەمانەت دەدا بۆی کە لەمە دو هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەگەر بێت و ئەو موازنە تەصدیق بگرێت کە ئێستا ماوێتی تاوەکو دەنگ لەسەر تێکڕای پرۆژەکە نەدرێ بە تێکڕای زامن نابێ ئەو کاتە دەمێنێتەوە بۆ ئەوەی کە توانیمانە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئیلزامی دیاری بکەین و بۆ هێزی پێشمەرگەی کوردستانیش بە هەمان شێوە ئەوەی جێگای خاڵی لاوازی ئێمە لەوێ یەک شتە ئەوەیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان مەسەرەن ئەو نەوتەی نەنار کە لە ئێستاوە ڕای گاندوو ئێمە ناینێرم خۆ نەیشاردۆتەوە دەڵێ من ئیلتیزام ناکەم بەو موازنەوە و حکوومەتی عێراقیش لە مقابلدا ناینێرێ دەمێنێتەوە لێرەدا لە ئێستادا شکاتکردنەکە مسۆگەر بووە بۆ لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای گاندوو کە پابەند نابێ مادام پابەند نابێت دەبێت شکات بکرێ حکوومەتی ئیتیحادی شکات دەکات لە هەرێمی کوردستان من نازانم ئایا حکوومەتی ئیتیحادی کە شکات کرا و محکەمە کۆمەڵێک بڕیاری دەرکرد ئایا دەسەڵاتی بەسەر هەرێمی کوردستاندا چۆنە و چ دەبێ و دەتوانێت ئەو ئیجرا یاسانیەت چ بێ بەرامبەر بە هەرێمی کوردستان بیکە ئێمە تەنها ئیشکالیتمان لەسەر ئەوە هەیە لە کاتێکدا حکوومەتی ناوەند لاوازە و حکوومەتی هەرێمی کوردستان بە قووەتە یعنی ئایا دەتوانێت حکوومەتی ناوەند لە ئێستادا چ ئیجرعاتێکی یاسایی بکە کۆمەڵێک ئیجرعات هەیە ئەوانە دەکا چونکە بمانەوێ نەمانەوێ بەشێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان و بەشێکیش لە بەرپرسانی حکوومەتی عێراقی کۆمەڵێک مەساڵحی مشتەرەکیان هەیە نابێوەش لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بشارینەوە. بەڵێ سپاس دەکەین مامۆستاگە دەرفەتمان دوات تەگرێن و لای بەڕێستان کاک دکتۆر سەبارەت بۆی کە سەبارەت بە مەسلەی جێبەجێکردنەکە ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێوێ کە جێبەجێ بکرێت لە سەری ساڵی نوێەوە ینی ئەگەر حکوومەت پابەت نەبێت ینی ئەی بەرکێزە سیاسەکان ئەرکی خەڵک چییە مەسەلەن ئەگەر حکوومەت تێرم دووبارە پابەت نەبوو بەم یاسەیە ئەڵبەت من پێم وایە قسێکی مۆنتسکیۆ هەیە ئەڵێ هەموو هێز و دەسەڵاتێک ئەگەر هێزیشی تر نەبێت لە شوێنێکە ڕایگرێ کە هێزی خەڵکە ئەوە بەرەو دیکتاتۆرە دەڕوا گەر چنێک خۆی بە عادل بزانێ واتە پێویستەکە خەڵک قسەی خۆی بکات لە هەموو کاتێکە ئەمە مانای ئەوە نییە کە تۆ نەسێک لە یاساکە چەسپاند ئەم یاسایە بە ئاسانی جێبەجێ بکرێ ئەگەر بێت و فشار نەبێ من پێم وایە فشار پێویستەکە بە بەردەوامی هەبێ و پێویستەکە خەڵک قسەی خۆیان هەبێ و بەردەوام چاوێن لەسەر حکوومەت بێ بە تایبەت چونکە لە ئێستادا حکوومەت گوێ بە یاسا نادا دیوانی چاودێری دارایی ئەو ڕۆڵەی نییە دەستی نەزەها ئەو ڕۆڵەی نییە کە بتوانێت حکوومەت لە شوێنەکە ڕاگرێت دادگایکی باڵا نییە کە لە پرسیینەوە لە سەڵاتی تەنفیزی بکە بۆیە ئەوەی کەماوەتەوە ڕۆڵی خەڵکە بۆ ئەوەی کە لایەن سیاسەکانی وەکو لایەن نێن ئەم مۆزوعەوە چونکە ئێمە کێشەی تەجروبەی شەڕی ناخۆمانەیە نەبێتە دووبارەکردنەوەی ئەو هەڵانە پێویستکە خەڵک بەڕێکاری مەدەنیانە لە فشاری خۆی نەوەستێ بەڵام ئەوەی کە گرنگە من دوو خاڵ ئەمێ ئیشارەتی پێ بکەم ئەگەر کاتمە بێت یەکەم کورد ئێستا ڕۆڵ و پێگەی چیە لە بەغدا بەداخەوە ئەم سیاستەی کە لە هەرێمی کوردستاندا پیادە کراوە بە هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی کە لە حکوومەتدا بوون هەر لە 2005 تا ئێستا بەو جۆرە سیاستایی کە احتیمادیان لەسەرەوە بوو کە لە عێراقا تەقینەوەیکی زۆری پارە هەبوو دارایی هەبوو ئەو بتوانە داراییە زۆرەیان استیغلال کردو بۆ حکوومەتی ئیتیحادی زۆر لێ نەئەپرسێ و لە هەرێمی کوردستان و هەر پارەیە ناردوویتر بۆ ئەوەی کە چۆنڵێ
ئەمانیش داهاتێکی ئێرەشیانە خوارد و خۆیان ڕایەناوە لەسەرەوەی ئەم داهاتانە کونوکەلەبەری بۆ بدۆزنەوە بچێتە ئەو کونوکەلەبەرانەوە ئەوەی بەغداش کە دەهات بەشیان بۆ موچە و بەشیان بۆ هەندێک پرۆژە و پرۆژەکانیش هەری خۆیان بوون و دووبارە چوونەوە گێفانی خۆیان ئەمە وای کردبوو لەم وڵاتەیە هیچ گرنگی بە بنەی تەحتی نەدرێ و هەلیکار دروست نەکرێ کۆمپانیا والحاصل ئەو هەرێممان هەیە کە ئێستا ئەمانە احتیمالیشیان هێنان خەڵکی زۆریان کرد تەنها بە موچەخۆر بۆ ئەوەی ڕازیان کەن ئەمە خراپەکەی لە چیە خراپەکەی لەوەدا لە دەرفەتێکی ئەواییدا کە تۆ هەلیکاری بۆ نەدۆستەوە لە دەرەوەی حکوومەت کە حکوومەتێکی فلاسەکە یاخود ناتوانێت یاخود بەقەس منقەس پارە نادا و دەوێت خەڵک خۆی وازە حکوومەت بێنێ لە کارکردن لەم وەزیفە بێنێ ئەمە ئەزمە دروستەکە ئەمە یەک دوو هەرێمی کوردستان پێگەی لە بەغدا زۆر لاواز بوو بۆی ئەم جۆرە سیاستەوە ئێستا ئێمە لەنە ئەم بزەیە چەندەها خاڵی تایە کە خاڵی لاوازم بۆ کورد و نەمانتوانیوێت تحقیقی هیچ مەقسەدە بکەین یەکەم لەبەر ئەوەی کە ئێمە فۆکسمان لەسەر مۆزۆی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ پێویستمان بۆ کە لایەنەکانی کە شەڕیان لەسەر نەکەین بۆ ئەوەی کە لە قەزەی موچەیە هاوکارمان بن بۆ نمونە من لە یەکێک لە دانیشتنەکانە باسی هێنم کرد لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی و زۆرێک لە لایەن سیاسیەکان لەوێکانە بوون برادرانی کوردیشی زۆر لێبوو باسی هێنم کرد باسی ئەوم کرد 21 تریلیۆن دینار عەجز هەیە لە بودجەیە کە لەڕێی قەرزەوە پڕکراوەتەوە هەموو ئەم قەرزە 22 ملیار دیناری نەبێت کە ئەویشی کۆمپانیایشی هێنشی بانقی ئەڵمانیە کە وەختی خۆی دراوەتە بۆ وێزیشی کارەوە بە هەولێر خەرج کراوە ئێستا نەقڵ کراوە بۆ ئەو بۆ هەڵەبجە ئەو 22 میلیارە نەبێ هیچ ڕەپارێشتیانێ بۆ هەرێمی کوردستان واتە تۆ لە 21 تریلیۆن هیچ پارێک بۆ هەرێمی کوردستاندا نەندرێ من وتم بۆ دیانراوە هەمووی ئەتەمان قەرز بە شێوازی تەخصیصی دانرێ کە کۆمپانیایەک بانقێک وڵاتی قەرزێکەدا ئەڵێم قەرزەم بۆ پرۆژێ یا بۆ وەزارەتانەیە هیچی بۆ هەرێمی کوردستان نییە تۆ ناتوانانی شەڕکەیت لەبەرەوەی من کە باسم کرد ئێمە پارەی قەرز لە نەوتە دێنەوە ئەو نەوتمە تەسلیمەکەنەوە دەمتە بەسن ینی کێشەکە لێرەدایە ئەمە مبرر پێنێ ئێمە تووشی مۆقفێک کردووە ئەم حکوومەتی هەرێمە بەوەی شکستەیەک لە دوایەکانەوە بۆی ئەو جۆرە پەیوەندیەوە بۆی ئەو جۆرە سەرڕۆیەوە کە دوجار لە زەرری خەڵکو لە قازانجی کۆمەڵێکی کەم نەبێت لە قازانجی کەس نییە وای کردووە کە ئێمە لە بەغدا نەتوانین بە وردی دانیشین ورد بتوانین دیفاع بکەین لە هەموو بڕگەیەک لە هەموو دینارێکە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێت بەم شێوەیە نەمانتوانیەوە دیفاعکەین لەبەر ئەم سیاستە چەوتێکی لە هەرێمی کوردستانە پیادەکراوە ئەمە یەک ئێمە ئێستا فۆکسمان خصوص سەر مۆزۆی موچە دەماوی سەرچۆنە بێ ئەمە چارچەکەین جەمە ئەوم بۆ تەواو نەکردی کە باسمان لەمە کرد کە مۆزۆی عەجز کە من داوام کرد هەر برادرانی خۆماوتیان با بێدەنگ بین لەمە بۆ ئەوەی کە لە مۆزوعەکەی تر مۆزۆی موچەکە هاوکاریمان بکەن مەبەستمەوەی تۆ لە 21 تریلیۆن کە لانی کێمی ئێستا 70 بەرکەوە چەندێکە لانی کێمی 3-4 تریلیۆن دینارەکە بەڵام تۆ بێدەنگە بی لەبەر ئەوەی کە ناچار بیت موچە بێنی ئەمە قەزەیە تیچی تر ئێمە هەرێمی کوردستان کێشەیەکی هەیە دا ئەم دەقەی خۆی چارەسەری نەکردووە وەکو پێم وتی ئەو لێشاوە خەڵکی کە خەڵکی تەعینە کرد لەبەرەوەی نەیەتوانی ئەوەندە دەوڵەت حکوومەتێکی کارانە بووە هەمیشە یەک لە دوایە کابینەکانی یەک لە یەک فاشلتر بوون نەیەتوانی دەرفەتی کار بۆ خەڵک بدۆزێتەوە لە دەرەوەی حکوومەتە هەموو خەڵکی هێنایە ناو کەرتی گشتیەوە ئێمە کێشەمان 3-4 فی ئەمان لە موچە خۆر هەیە فیەکمان هەیە پی دەوترێ فەرمانبەر ئەوانەی کە بەرامبەر بەکارێکە هێنەکەن ئەمانە کەمن هەر ئەمانەشن ناوێت لە حکوومەتی اتحادی هەیە کەم نین بەڵام نزیکەیان 600,000 کەسیان ناوێت لە حکوومەتی اتحادی هەیە کە زۆرینەی موچەخۆران هێرێن پێک دێنن لە دوای ئەمان ئەوەی کە دێ زۆرینە پێک دێنێت ینی کە بڕێکی زۆری بوجێ بۆ ڕوا پێشمەرگەیە نزیکەی 160,000 پێشمەرگە موچەی بۆ ڕوا نزیکەی مانگانە نزیکەی 130 میلیارد 229 بە 130 میلیارد دیناری بۆ ڕوا لە دوای ئەوانیش هاوکاری کۆمەڵاتی و خانەنشینیمانەیە خانەنشینی لە سندوقێکی جیاوازە درێ بۆ پێشمەرگەش ئێمە ئیشێکمان کردو ئەم جارە بەجیا لە ناو بوزدەیە ئەمێنەوە فەرمانبەران و هاوکاری کۆمەڵایەتی کە ئەم کەڕەتە خاڵی سێی بەرگەی مادەیدا بۆ ئەوە تەرخان سپاس دەکەم کاکتۆر مامۆستا گەرم و لای بەڕێز کاتمەکەمەوە دوا پرسیارمە سەبارەت بەوەی کە ئێوە وەکو پەرلەمانتارن لە بەغداد ئەرکی خۆتان ئایا جێبەجێ کردووە بەرامبەر بە خەڵک وە دوایەوە ئەرکی هێزە سیاسەکان چیە بۆ ئەرکی خەڵک چێ بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بۆی کە کێشەی موچە چارەسەر بکرێت
بەڵێ ئەوەی لەسەرشانی ئێمە بوو بە تایبەت فراکسیۆنە کوردەکان بەشی زۆریان ئەوەی لەسەرشانی ئێمە بوو جێبەجێمان کردووە هەوڵی خۆمانداوە شەڕە دیبلۆماسیەکەی خۆمان کردووە بە حیوارەوە بە قانون توانیمانە پشک و بەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زامن بکەین و بە شێوەیەکی رزامی بەڵام لە کاتێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی ڕایگەاندوو کە ئێمە پابەند نابین پێیەوە ئێمە پێمان وایە هەم مامۆستایانی ناڕازی کە لە ئێستادا لە خۆپیشانداندان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە جیاتی ئەوە ئەو ئالێتە بگرنە بەر کە بتوانن لە ڕێگای مەحکەمەی اتحادیەوە بتوانن ئەو پرۆژە یاسایی کە ئێمە یاخود ئەو خاڵانەی کە ئێمە لە ناو موازنەی 2017دا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستما هێناوە ئەوان بتوانن لە ڕێگای مەحکەمەی اتحادیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کە پابەند پێیەوە ئەوەی لەسەرشانی ئێمە بێ کردومانە هەر ئەوەندەشمان پێکراوە خوای گەورەش دەفەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها بە گوێرەی تااقەت و ئەو تااقەتەی کە هەمان بۆ بەکارمان هێناوە درێغیشمان نەکردووە و درێغیش ناکەین و بە تەئکیدیش لە هەوڵەکانیشمان بەردەوام دەبین. بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس ماوەسە زۆر بە کورتی کاکتۆر سەبارەت بووی کە ماوەسە ئەحمەدی حادرش قسەی کردووە کە ڕێژەی لە 75 کێشەی موچەی تاو چارەسەر دەکرێت گەم ئیتفاقە جێبەجێ بکرێت ینی ئەگەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات کێشەی موچە چارەسەر دەبێت ڕێژەی 75 لەوە هاتووە زۆرنی فەرمانبەرام کووتم ناوێن تۆمار کراوە زۆرنا ئەوکی هاوکاری کۆمەڵاتیش بەڵێ ئەگەر جێبەجێ بکات پارەکەیان بداتێت هەر چارەسەر دەکرێت داهاتی ناوخۆش پێشمەرگەش بەڵێ داهاتی ناوخۆ بە پێی ئەم هێنەی ئەم جارە داهاتی ناوخۆ بگەڕێتەوە بە حکوومەتی اتحادی بڕگەیەک دیاری کراوێ داهاتی ناوخۆش بگەڕێتەوە بە حکوومەتی اتحادی وەگەرنا لە حکوومەتی اتحادی هەیئەی زەریبە هەیە لەگەڵ هەیئەی مەنافزی حدودی هەڵدەستن بە خەمڵانی داهاتی ناوخۆ و لێبڕینی لە بەشەکانی هەرێمی کوردستان خانە نشینیش ئێمە کێشەیەکمان هەیە خەڵکی زۆر لە هەرێمی کوردستان خانشینە مەفروزە خانشینی سندوقێکی خۆی هەیە هەموو کەسێک پارەکە لێجێڕێتەوە ماگەرە بۆ سندوقی خانشینی چێ لەوە پارەی بدرێتەوە. سپاس بۆ بەرز دکتۆر ئەمین بەکرێندانی پەرلەمانی عێراق کە لە سەدوی سەرەکی لەگەڵمان ڕۆژە سپاس بۆ مامۆستا سەلیم شوشکێندانی پەرلەمانی عێراق خبرێکیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران